بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من جەلال گۆڵەیم ئەم ڕۆژ یەکشەمە بەرنامەیەکی تایبەتم هەیە لە HD گەڕیان لە 94.1. ڕێز و حرمەتی جەلال گۆڵەی قبول بکەن ئەمڕۆ بەرنامەکەمان ڕاستەوخۆیە لەگەڵ هونەرمەندی خۆشەویستی شاری سلێمانی کاک ئامانج محەممەد کە یەکێکە لەو هونەرمەندانەی سلێمانی و یەکێکە لەو هونەرمەندە دەنگخۆشانەی کە زۆر لە تیڤیەکانە دەرنەکەوتووە. ئەمڕۆ بە باشم زانی کە میوانداری بکەم لە خزمەتیا بم. ئەمەوێت دەستپێکی بەرنمەکە زۆر سپاسی ستافی وار TV بکەم لە شاری دهۆکی خۆشەویستەوە هاتوون ئەو ستافە بەڕێزە کە ئەمڕۆ بەرنمەیەک و دیدارێکی تایبەتیان لەگەڵ جەلال گۆڵەیە هەیە. هەر لێرەش بەشداریان لەگەڵا کردین بۆ ئەم بەرنامە تایبەتە دەستخۆشیان لێ یەکەم زۆر بەخێر بن سەر هەردوو چاوم. سپاسی برای ئەزیزم کاکە دابانەکەم کە هەستاوە بە ئیشی مۆنتێری. سپاس بۆ کاک جەزای ساس کە ئەویش ئەمڕۆ هاوکاریی باشی کردین. سپاسی ئاغالەرەکەین کاکە بورهان شێخ بورهان دەستخۆشی لێ یەکەم کە کامێرەکانی HD گەڕیان و لایفی فەیسبووکی گەڕیان و هەموو گەڕیانەکانی کردوتەوە دەسوچاوی خۆش بێ. سپاسی برای ئەزیزم کاکە دارکۆ ئاسپی بەتوانای شاری سلێمانی کە ئەمڕۆ ئەویش عەزیەتمان لەگەڵا کێشێ. دەستخۆشی بۆ کاکە مەمۆی ساس. داوای لێبردنەکەم ئەمڕۆ تۆزە سەوتم تەواو نییە وەڵای سەرمان بووە کاک بورهان. نازانم من بەم چلەی جسانە هێلەک لە بەرەکەم هێستەش. باش خۆشەویستان گیان کورە ڤۆڵتارینم لە خۆماوە بەخوا هیچ ئیسفادەی نییە. هیە و ڤاکسینەیە وەڵا دابان. خۆشەویستان 0771 471 5264 ئەمە ئاسیایە بۆ ناوخۆ بابە 0750 ئەمەش ڤایبەرە بۆ کوردانی تاراوگا 0770 وا ئیستاف ئەمی دەتوانن هەر ئەو کوردە بەڕێزانەی تاراوگا پەیوەندیمان پێوەکەن. خۆشەویستیم بۆ کاک ئەحمەد خۆشناوەتی برای ئەزیزی ئێمە بەرپرسی پەیجەکانمان لە هەولێر دەست و چاو خۆش بێ و سپاس دەکەین. دەستخۆشی بۆ کاک ئەحمەد گۆران سپاس بۆ کاگالان ڕفیق و کاگامانج و کاک میرشاد و هەموو کاکانە. ئەچمە لای بەرهەمێکی کاگامانج و دوای ڕاستەوخۆ لە خزمەتانە بن ئینشاءڵڵا. با بڕوا باوکی باو. شونيقايا وترمايا لجو سرم سماكا أمشونيقايا وترمايا لجو سرم سماكا ظلم درويشي تجتا لخانقا دعاكا ظلم درويشي تجتا لخانقا دعاكا خفن مخو زمانك ليكي دور كردينا خفن مخو زمانك ليكي دور كردينا روج دادي وكو جاران بيكتر شاد ببينا روجك دادي وكو جاران بيكتر شاد ببينا كشقينا بم بيجقالتو لمشاردا بملاويني كشقينا بم بيجقالتو لمشاردا بملاويني مالي تنياي مخاموشا وخريكا راز ديني مالي تنياي مخاموشا وخريكا راز ديني
هەرچەندەکەم دەنگێنیا سەبووری بێ بۆ گشتێ جانم گۆچانێ بێ بۆ مادوێتی دەستم بگیرێ بۆ هەڵسانم لەو ڕۆژەوەی کاشنا دێبووم هەر ناوی تۆم لەسەر دەما لەو ڕۆژەوەی کاشنا دێبووم هەر ناوی تۆم لەسەر دەما خوازانێ حەزی ئێمە وەک عەشقەکەی وەلی و شەما خوازانێ حەزی ئێمە وەک عەشقەکەی وەلی و شەما کەشگێ نابم بێجگە لە تۆ لەم شارەدا بملاوێنێ کەشگێ نابم بێجگە لە تۆ لەم شارەدا بملاوێنێ ماڵی تەنیایی من خامۆشە وە خەریکە ڕاز دێنێ ماڵی تەنیایی من خامۆشە وە خەریکە ڕاز دێنێ با پێکەوایە لەم ژینەدا تروسکەی حەزووی وابین با پێکەوایە لەم ژینەدا تروسکەی حەزووی وابین بۆ یەک بژین بۆ یەک بمێرین هەڵگێری ئاڵای وەفابین ئەوسا ژیان بەهەشتێکە من و تۆ تایە ساوابین ئەوسا ژیان بەهەشتێکە من و تۆ تایە ساوابین لە ئامێزی یەکتریدا تا دنیاما بێ پیری نابین لە ئامێزی یەکتریدا تا دنیاما بێ پیر نابین کەشگێ نابم بێجگە لە تۆ لەم شارەدا بملاوێنێ کەشگێ نابم بێجگە لە تۆ لەم شارەدا بملاوێنێ ماڵی تەنیایی من خامۆشە وە خەریکە ڕاز دێنێ ماڵی تەنیایی من خامۆشە وە خەریکە ڕاز دێنێ زۆر بەخێر بیتەوە ئەمە هەڵبەت گۆرانی هونەرمەندی ئەزیز هونەرمەندی دوورە وڵات کاک بەرهەم حەسەن باش تەقلیدی ئەەکەی یا هەر خۆ سەوت هەروایە واللهی خۆم سەوتم هەروایە بەڵام تەقلیدیشی ئەەکەم ئەی دەست خۆش دەم خۆش کاکەوە لادان و دانانیان بۆ مسەوەرەکانی ئێمە کرد جەماعەتی وارتیڤیەوە چییە دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێت کاک جەزا بۆیان نووسی و مەڵێ ئەو باگراوندەوە ئەڵەی شێلم بە ترشی بەو جلانەوەرە بیگۆڕن کاکە ڕازەکەن لە گاعی ناڤاراژە چێ ئەها باش دەست و چاوتان خۆش سپاس بۆ کاکە مەمە و بۆ کاکە داکۆجیان دەست خۆش بێخۆ بۆ بەچی پێکەنیامە بۆ بەدەم کاگوران کواوە ئەو سەوتەی من دەنگ هاتووە کورە ئەمەیانم جەمبوشە لە پاڵ منە هەڵواسراوە بۆ خاتری ئەو خوایەڵی میکسەرە لە پاڵدا لەم شوانەیە کاک جەزا لەگەڵ برادەرێکا بووم هاوڕێی خۆمە تۆژەی ناسی هەڵبەت جاوتی ئەم جەژنە کە ڕۆی جەژنی قوربان وتی من براکانم هەمویان وەزعیان باشە بە زووتی بەخوا من وەزعم تۆزە باش نییە لە ڕووی مادیەوە باڵێ ئیتر هەڵبەت براژنەکانی تەلەفۆنیان بۆ خێزانی کردبوو ئەو توی وەڵای ئەمە جەژن لە دووبەیەکەین و ئەم توی لە تورکیایکەین و ئەو توی نازانم ئەچین بۆ شو ئەمانەوتی کاکە پێلیان بە عەرزاوتی بێم جەژنە بم بیتە دەرەوە یوتی منیش پێم نییە بەچی بیبەمە دەرەوە بۆ تۆ مەسرەفی دووبەی بەس
بلیت و فیزەکەی خۆی دوو ناڵەکەی بڕوا بکە سی چل وەرەقەی تێچێت ئارەوەڵە وەڵی تر وتی منیش بۆی تووشی کێشە نەبمەوەی تر سرم نێشێنێ وتی پێم و جوازەکانم بۆ بێن وڵاوتی جوازەکان لە ناو قسمە چاقنەجەی سیارەکە وتی پێی وتم سپلایزێکی بۆەکەم حەقی نییە چین بۆ شوێنێکی خۆش دەژن تۆ بەس پرسیار مەکە وەڵاوتی کاکە دوو ڕۆژ پێش جەژن براکانم ڕۆشتن وتی ئێمەکەی بڕۆینتی پێم و نانی جەژنمان خوارد ئەڕۆ حەقە نەبە وەڵاوتی کاکە بوو بە بەیانی جەژن وتی جانتا و شتیان هەمووی پێچایە و هەموو شتێکیان حاضر کرد و خستیانە ناو سیارەکە جات دێکیان لەو منتیقی حدودەیە با بڵێ وتی یەک سلفم لیا گەشتی نەچوارتا وتی بۆ کوێمە بن وتی کاکە تۆ ناڵی ئەڕۆی سەفەر تۆ حەقی سەفەر چییە وەڵاوتی ڕێکردم بە دەکەی ماڵی باوکیە وتی مە چییە وتیەوەتە سەفەر هەر سەفەرە جا تو خواوەرە ئەو کانی و ئاو خۆش و گوێز و نازام چی بڕوا بکەوتی 15 دانە ڕۆژ مەرحەبایی نەکردم ئەنجا وتیە پاڕاوی کاکە بم بەرەوە بایش بە جەژن لە سلێمانی بکەم جاری تر فێر نەبی مردوو مرە من پارەی دووبەی تورکیام لەکوێ بوو ڕێز و خۆشەویستیم هەیە بووی کاک ئامانج دەرناکەوی یانی لە تیڤەکان وڵی بڵم چی کاک جەلال بەخوای تر ئیمالی خۆمی تایە بەڵام بەخوا نەخۆشیش نایە لە کاکجەزا پێما بێ ئاگادارە 2 ساڵەمە و پێشوشتی وا بوو وتمان بەرنامەیەکی کاکجەزا ماڵی یا زۆر سپاس من لێرەوە ڕێز و تایبەتیم هەیە بووی بە هەموو شێ هاوکاری منی کردی بەڵامی تر خەتاگە لە خۆمەوە بوو ئەو ڕۆژەی کە بڵین وعدوا بێم ڕێی کاکجەزایە بەرنامەکە بکەین خۆی جەڵدەلیە من پێشم دوای تەلەفۆنیشم بۆ دوایەوە بەداخەوە باش وڵا باشم مەسە باشم سپاسۆخوا لەخوای زیگی 59 ڕۆژ کەوتم بەخوا لە جیاوی وەڵاهی تر خۆخوای گەورە لە هەموو کەسلایە خوش وڵای بۆ بەخوای هەموو نەخۆشەکان بنێرێ چاوەکەن کاکە بەش ئەزانی چی ڕۆنی بیتا و زەی دەزانی چی بەم خەڵکە شێوی مەتئەمیشم شێفی مەڵ لەوەشانەوە تۆزێ چڵێسم ئەخۆم چاکە خۆم مەسەلەک ئەو بەزمەشی تایە کاکە ئەڵە با حەمەتاڵ گوێی لێ نەبێ باوکە حەمەتاڵمان هەیە ئەویش ماشەڵای لێ بێ هیوایەتی خواردنی سەر و پێ و یاپراق و نازانم ئامانەیە بەخواخەوەتر چارنیان چارنی بخۆیت ئێمە وەکو میدیاکانی گەڕیان لە خزمەتی جەناب با بڵێن جوهدی کاکجەزا کە کاکجەزا ئەم کەناڵانە لەسەر شانی جەنابەتی دەستخۆشی لە یەکە منیش یعنی با بڵێن ئەمە هیچ نەوە کردووە بە پیشەوە ئەم لاولا هەر بۆ خۆشی خۆت و تەواویت وەڵی بیستم بیکەم بەڵامی تر سەری نەکەن ئاڵادەی کابراودی دواکەوتم بەڕاستیم خۆم داکەم ڕاست ئیمالی خۆشمی تیاوە بەڵامی تر نەشگون جواب بووم نانە دوا نەکەوت و برایشتا ماوتە خۆ کاجەلا کورە پیری چی ماڵە ئاوا بێ محەممەی عەزیم زادە مێنا 85 ساڵ تەمەنی بوو هەرتۆم ناوەی ئەوێ بەشەرەفم ئێمە بگەینە تەمەنی ئەوە ناتوانانی قسەشکەین هەر تااقەتی قسەکردنیش خۆم جاری وا دوعاژەکە مەڵام کاکە لە هەشتاکە بژیم قەی ناکێشم نیە وا زۆر مەلێ بۆیە بێ لێوێ زۆر باشە دەست خۆش باش بەتەمای ئیشەڵا یعنی کلیپ و وەڵی بەتەماکە چۆن چۆنیە بێ ڕاستە بەتەما بێ جهودێکت هەبێ خۆت بەڵام لەم ئێستا هیچم حازر نییە من ڕاستە من سەوتێکمان هەیە سەوتێکم کردووە ئاوازەکە ئەرمەنیە ئاوازەکە ئەرمەنیە شیعرەکەش کاگیوای و ئەحمەد وزای کاکبەرم حەسەن بۆی نووسینی یاوێتی ڕێزم بۆی هەیە ڕێزمان هەیە بوو لێرەوە دەستشاوی خۆش بێت ئەومان کرد و سەڵتەمان کرد و دام ناوە جارێتتر ماوە زانین تی کلیپەکەی بۆ خۆیان نازە زۆر باش کاگڕەند سۆفی کاتی من باشی بەقوربانە سەوتی ناوم بەرێ وڵاو لە جان باشش کرد مامۆستا قوربانە بم سپاس دەکەم تۆ باشی قوربانە بم تاوەکەمی بە خێراتنی ئەو هونەرمەندا عەزیزاکەم و بە خێراتنی وەرگەکەم یاڕەبی بەخێر بێن بۆ ڕادەی گەڕیانتان ئاوادان کردەوە بەم هونەرمەندە جوانانە بەڕاستی یعنی من دەستخۆشی لە ماوە جەزاکەم چونکە خەمخۆرێکی هەموو هونەرمەندەکانە یعنی ئەمە تاقۆناڵێک بێ لە ناو هەموو سلێمانیە یعنی خەمخۆری ئەم هونەرمەندانە بەس هیوادارم هەستە کەوتوو بن و جێگەی شانازی منن حەز کاتێ یەکێکتان پێویستا بە من بوو لە خزمەتێەوە
برای بەڕێزی ئەمەی سپاس دەکەم کاکە ڕەنجیان چاوی ئەمەی و دەستخۆشی بۆ هەموو ستافی گەڕیان و وا شیفای کاکە ڕێبازیش بە ئەڵڵا چاکە بێتەوەێتەوە ناو ڕادی گەڕیان و هیوادار لێوە جێر لە من بێ بە هیوای ئەوەی شەڵا کاک ڕێبازیش زوو چاک بێتەوە سپاسی جەنابیش دەکەین کاکە ڕەنجیان من لە خزمەتانە تاوەکەم تۆ برای ئێمەی هەڵبەت کاکە ڕەن بنەماڵەی سۆفی کەری من چاوی ئێمەی هەوادارێکی سەرسەختی تەلەڤیزۆنی ئێژدی گەڕیانە چاوی ماجەکەم من لە خزمەت هەموو ڕادێکیانم و ئیشتاڵا ڕۆژێکی هەمووتانە بەم بۆ ماڵی سۆفکەریم داوەتی منن لە خزمەتان ئیشاڵڵا کاتەکە دانەنێ علی حەمەتاڵ یەکسەر سعاتەکە بۆ دانێ وریابە وەرە کاکە بن و مام حەمەتاڵ بەیمە زۆر بەتەمای هەندێکە تێکی بە نانە ئیشەڵا تێک ناچێت براکەم با لە کاتان نەگرم و داوتان مازەکەم سپاس بۆ کاکە ڕەند سۆفی کەریم چاوی ئێمە زۆر سپاس دەکەم ئەمە پێشکەشە بە RTV ئەزیەتان کێشاوە یاخوا بەخێر بێن سەر هەردوو چاوم هەڵبەت بە گەڕیان ئێژدیش دابان کوڕێکی خزممان وتی کەسێکم بۆ بدۆزەرەوە بینایە کرد با بڵێن بینای خان و دای نەخێ عاجزە بن کاکە سامتی کە بۆ چاخانە وتی کەسێکم بۆ بدۆزەرەوە سەرپەرشتی بیناکەم بۆ بکە وردە ئیشی ژەیە ها وردە ئیشەکانیشم بۆ بکە و با بڵێن ئیتر ڕۆژانە کرێکار کاکە بە 25 من سیێمێ نەخێر 35 ئێمێ وە مەسرەف و شتیش هەرچیەکی کرد ئەو ڕۆژە تاوارە مەسرەفی لەسەر من وەڵام منیش چێ باشە برادەرێکم دۆزیەوە بە قیافەکە وتمەمە زۆر خۆر نییە عیبارم ناکە وتم کاکە شتێکی ئاوا هەیە وتی وڵا بێ ئیشم مردوو لەوە پاکتر ناشۆرێن وتم باش وەڵی تر هەروە ڕۆژانە چوو بوو بەخوا حەوەش ڕۆژێکی پێ نەچوو بە یەکەوە بووین دەمەت ئەمەکەی سیتەکدا بەزین و خۆمان کرد بە ژوورە بە ساحەبی مەطعەمەکەی وتی ئەو برادەرەی لای من یە بۆ لای تۆ نانەخوا وتی بە تاکید بەڵێ وتی دەوەڵا بە چەند ڕۆژە وتی هەش ڕۆژەیە بۆ ئێرە وتی دەبا ئەو حسابی بۆ تەفەکەم کەوتی حسابەکە 230,000 من خۆم زۆرم بەلاوەسەی یعنی 230,000 هیچ منطقێ نییە کاک جەزار ئیتر ئەمیش زۆر پیاوێکی خۆتان ئاسایە ڕووی ناوی هیچ بڵێ یەکسەر 230ەکەی یا هاتی نەدەرەوتم باشەوە بە جدیەتی وڵی جەلال منیش خۆ کێشم پارەکە نییە بەستی ئەم کابرا بێت دەنگ مەکە سێژەممە هەموو ژەمێن نەفەرونی گۆشتی خواردن وەڵا لەسەری 16 ڕۆژە یەک تەلەفۆنیان بۆ کردنتیان ئەرە وڵا فلانکەس لە باخەکە جەڵدە لێ یاوە چۆن بەرەوەڵە لەسەر ئیشی کابرا فڕانیان بۆ شار و بیگرەوە بەریە و ئێمە شوین کە سەیرەکەم کابرای چی خواگای لێ ئاوا سوور بوو بۆ تەمەز دەنگ مەکە کاکەی خۆی نەبۆ خۆ کاکە کایانەکەی خۆتە برا وەڵا دکتۆرەکە هاو ئاوا سەیری کرد و فەحسی کردوتی بابە جانەمە هەموو جانی فڕیوە وتی ئەمە لە حەد بە دەرگۆشتی خواردو یعنی کەمە کاکە معقول نیە ژنەکەشی وەسا بووی و کاکە ئێوە ماڵی منتان وێران کرد کۆرە وتم یاخوا ماڵی باوکەی وێران بێ وتی بۆ وتم تۆ هەر ئابڕوو بردم عیبارێ کردم تم مێردەکە هەموو ڕۆژە 6 کیلۆ گۆشتی خواردووە پێغەمەر بە قوزا قورتی بێ ئێشتا پیاخرا پیشمانەکەی بڕواو قەنەعاتم پێ بکە 23 ڕۆژ لە خەسخانە بوو مەسرەفی خەسخانەکەشمان کرد تێگەی دوایی کە دەرچوو ئێشتا ئەیوت چی ئەی وەڵاهی کاکە هی گۆشتەکە نەبووە بەس لەوێ زۆری لاگوین کۆرە وتم لە قوڕێنێ بابەوتم کابرای مەطعەم تۆ بە 8 ڕۆژبایی 230 خواردووە ئەبێت چەنە گۆشت خواردبێ وەڵی ترێسە لەم ڕۆژانەیە بینی میوتی کرێکارێکترم بۆ دۆزەرەوتم لە بە قوربان من جارە ئەمرێ لای بە کەڵکی من نایە پێشکەشە بە RTV بە ستافی RTV خۆشەویستان ئەچمە لای بەرهەمێکی کاک ئامانج محەممەد و ڕاستەوخۆ لە خزمەتان نابم ئەگەر نابێ بە فەوزای یەک تۆز ناوەمان بۆ زیاکە کەدا قوربانێ
ساڵای ساڵایە ئاوینداری تۆیە بۆ خۆت دەیزایانی جان و جان و جایان ئەی قارزدا یاری تۆ ئاخوەی قارزدا یاری تۆیە سامز بوڕایەقی شین و فریایەتکایە جارێکیش دۆستی جان و جان و جایان ئەی قادیمی دیایەتکە ئەخوەی قادیمی دیایەتکایە خەمی لە یەکتردا بڕان ترسە و لە ناوەسمدایە بۆیە دەیبینی هەمیشە دڵم لە ناومسمدایە خەیاوان منەوەندا تۆم خۆشەوێ ڕەنگە دڵم ببێتە پەڵە هەورێک و بەسەر باڵا تا ببارێ لە جێی باران هێدی 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 سۆز و شعرێ بێنە خوارێ ئای ئای عزیز گوێمادایە بە قسەی ئام و ئایە ڕۆژی ڕووناکم جان و جان و جایان ئەی لێمایەکایە بایە شەو ئەخوەی لێمایەکایە بایە شەو هیچ خۆشی منادی لە ڕیزامایانایە بومبانی شایانم جان و جان و جایان ئەی بۆ تیر و یوتایانە ئەخوەی بۆ تیر و یوتایانایە خۆشەویستان ئەچینە ناوبڕێت خەڵاتی گەڕیان. خەڵاتی گەڕیان بەرنامەیەکی هەفتانەی گەڕیان میدیایە. پرسیار لە هەموو بوارێکدا پێشکەش دەکرێت. هونەری، گشتی، وەرزشی، ئاینی. خەڵاتی گەڕیان هەموو ڕۆژانێکی سێشەممە کاتژمێر 3:30 خولەک پێشکەش دەکرێت.
لە ئامادەکردن و پێشکەشکردنی هەردی ئەو بەکرد بانا عیرفان خەڵاتی گەڕیان. لە خزمەتانای لەگەڵ هونەرمەندی ئەزیز کاکە ئامانج محەممەد جارێکی تر زۆر بە خێراتنی وەرتیڤ یەکەم لە شاری دوهۆیکی خۆشەویستەوە زۆر بەخێر بن ئەمڕۆ عەزیز لەگەڵ جەلال گۆڵەیە کێشم سپاسی ئەو ستافە بە ڕێزاکەم. باش کاگامانش تۆ شێفیت و ئەمانە و ئەوانە ینی هیچ نییە لەسەر مەوزوع کورە بەسەرهاتێکی خۆش خۆی لە مەطعەما دایمە خۆش ڕۆیە بەڵام شتی جاری باشتی ناخۆش ڕۆیە بەڵام کرد قوبوڵیشی کرد بەڵام شتێکی کارە جارینەوە بە برادری لە پاسێکا دانیشێت بەدە پۆڵەنی هەبوو بەرامبەر نەفەرەکان دانیشن سوسفە کچێک سەرەکەوێ و برادێکی بە دوایەوەیش سەرەکەوێت بەرامبەر دانیشێ کچەکە لە تەریقی هەر ئاواکە هەر ئاواکە کۆبە سەیری لە بۆ خوێڵی دوامکەوە لە تاوە کچەکە زۆری بووێت ناگاتە شوێنی خوێڵت خوا کاکە داوەزین هەیە ئەگەر ئەم داوەزی و کڕۆژ بە دوای داوەزەکە داوەزی وڵات پاسەکەت دەمەت فیدیان دوورەکەیتەوە کوڕەکە کچەکە ماگەت خوا دادەدا دەڵێ بەڵێ ئاواتە فەرموو هەڵێ تو ێستا لە پاسەکانە و دوامکەوە تی منتم دوامکەوە ئەی تۆ نەگوتۆی دەزەحم لێبگەرەوە لەسەر مەطعەم و شت ڕۆژە لە کەبابخانەیە با بڵێن لە شوێنە لامە من بۆ قەزایەکە چوون بۆ شوێنە معاملاتێ بوو ئیتر کە چوومە ئەوێ دوو نەفەر هاتن دوو نەفەرەکە دیار بوو شەریک و شت بوون داوایەکی دوو کەبابیان کرد و لەسەر مێزینان خواردنەکە بوو بە دەنگە دەنگ و دەمەقاڵیان ئەو ئەو نەبوو ئەم وتی ئەو نەبوو پیاوێکیش هاتە ژوورۆ هەڵبەت فەقیر بوو بەو کابرای کەبابچی وتی دوو پلجگەرم بۆ لێبە وتم یەک شیشی بۆ لێبە لەسەر منجگە وڵای تر شیشەجگەرەکەیان بۆ دانا ئەم دوانەژێکی دوو کەبابەکەیان بۆ هاتووە سان پەلامار یەکیان گۆرە بیگرێ و بەریە و خۆ من تەداخلم نەکرد چکە من هەر نامۆ بووم بەو شوێنە و کەسیشم ناناسی ئیتر چوونە دەرەوە و یەکتریان بەر بۆ کزا و ئەمانە ئەم کابرا فەقیرە هێشتا جگەرەکەی نەبرژا بوو وەڵا ڕێک چوو هەردوو کەبابەکانی کرد بە یەک بوو بە نەفەرێک و بۆی دانیش بە نانی گەرمەوە ئەمە لە دەرەوە ئەمانش لە یەکتری هێن بیگرە و بەریە و کوڕە بابە ئێوە برای یەکن و ئەمانە ئەخیر پار بوو جگەرەکەی بۆ هاتبوو لەو لاوەدانرا بوو ئەمەنە جوان دەستیەوە بوو ئەمانیشان لە دەرەوە ئاش کردەوە هات نەژوورە بۆ هەر خواردن وتیەوە کوا کەبابەکە وتم ئەوە ئەخیر پاروێتی بەدەستیەوە اینجا بە هەردووکیان بەر بوو بوونە کابرای فەقیر وتم بابە لێی مێن وەڵڵا من پارەی نەفەرەکەش هەیەم ئێوتیان کاک آخر معقولە تۆ چوار کەباب بە دوو دەقە بخۆی جا ئەیوو ئاوا سەیری یەکردنەوی بەخۆ ئەبراکە بابی چاکەی ڕێزم خۆش وەڵا هەر چوار کەبابەکەی خوارد و جگەرەکەی بەڕووتی خوارد وتی خوا حافیز تم پێغەمبەر نۆشی جا نەبێت ئەوە گەر دەنگە دەنگ نەکەن ئەویشەوە خوای گەورە بۆی ناردووە بڕۆ بەخێر بەڵێ وتی ئیشەڵا کلیبەکەی وەڵڵی ئیشەڵایەکەین بەڵام ئەم زوانە ئەتوانی یەک کۆپ لە بە هەر ئاوا بەحی ئەی بۆ لە خزمەتانە لەو مۆسیقای ئینە ناڵێم تازەکەنمان کە دامناوە بەڵام مخامێکی حمەسەڵەدیدان سازەکەەکەمان بڕۆ حەزێگەن تۆ بڕۆ بە ئەو خۆی دوا دەکەی خۆم دواتەوە آخر الله مردنا بيتو جيانم زل بيتو عزت من درد خوراكم ببيتو جهري مار الشربتم وفت وجهكم من قربي قد بساني علتم
يلسي مجنون خلاتنا ليلك ونكر دوام بەڕاستی دەنگێکی پاک و ساف و پێوەیە دەست خۆش بێ بەڵام دەنگ ئەگەر گۆرانی پێ نەڵێ ئەوە لەوە دڵنیا بە حرمەتەن یعنی تووشی نەشاز و شکست دەبێت ئەجا نەبێ بۆ برادرەمان خێزانەکەی لە محکەمە شکاتی لێ کردبوو من ناڵم هەتا بەیانی گۆرانی بڵێ وەڵای وتبی بابەت وتبی گۆرانی وتن یعنی چی گۆرانی وتن دوی کاکە ئەم پیاوەی من پیان و تۆ قوڕگێ بەوە خۆشە بێ گۆرانی بڵێ لە هەشتی ئێوارەوە بۆ شەشی بەیانی هێڵە هەر بڕوا بکە دراوسەکانی وای ئاچ کردبوو کاک دەزانن و خانوێ لەسەری سوچەکە بە 16 دەفتەر بوو لە پاڵ ماڵیوانە بە حەو دەکڕی ئەی هەتا بەیانی زرموکتی دەف و تەپڵ و مۆسیقا و بە دیجەیەکەوە جا دیجەکەش من یابوومێوتم برا ڕۆبێ چی جنێ بۆ من هاتبێ نانەی سەعاتی خۆ وەرگرێت تۆزە ئاو بخۆ ئەرێ هەر بەجددی ئەڵی لە قەندیلەوە هاتوویتە تەخوارەوە برا خۆ تۆ دانیشتوی بەبێ سەوە دۆستیانم وەڵاهی باوکم ئەماوە هەمووی کوڵێنێکە ئەجێلا بەخوا برای پڵێنە باشە ئەمە مانگی دووە ئاوایە خۆ تۆ لە مانگی حوتا بێ بۆ ئێرە بێ ڕێک بەڕادەکە بۆ ڕاکێشەوە نۆشی گیانە بە یەک عیبینیە ئێمە من بەرەو هاتنە فلیقاندنی بەرنامەکەم باڵێن چی تەیە بۆ ڕادوی گەڕیان و بۆ ستافی گەڕیان ئەوە لە پێش شار سەرەتایان قسەیمان کرداوینەوە چوو خۆماشە پورە هەموو شتەکان عەکسە لای کێشە نەبێت لەشتان ساغ بێ بەتایبەتی جەنابەت دەستچاوی کاک جەزاش خۆش بێ کاگەڵەن ڕەفیق هاوڕێ خۆشەویستم دەست پەنجەم پیاوانەش خۆش بێ دەست و پەنجە و پیاوانش خۆش لە پشتی کامێرن ئەوانی کە بیان ناسمونیان ناسم دەستخۆشیان لە یەکەم دووبارە سێبارە لەشتان ساغ بێ و هیوادارم بەرە پێش بڕوە زۆر باش خۆشەویستان سپاسی ئاوی سلێمانیەکەم سپاس بۆ فازلین لەشتی ئازیاکە ئەرەوەڵا بە قوربانم ئاوی سلێمانی نەبووە ئەمڕۆ ئابڕوو مەسوود ماشەڵایە کارتۆنی خوارد ڕێزمان هەیە بۆ ئاوی سلێمانی بەڕاستی سپۆنسەری بەرنامەکانی ئێمەکەن من چاوی یەک بێکیان ماجەکەم کە هەموو مانگە ئەمجا کارتۆنمان بۆ نێرن کەمی نەکەنەوە بەخوازان گۆرانی بێژەکان مەمی ئاوخۆرن سپاس بۆ کاک جەزار بۆ کاکە دابان بۆ کاک ئالان بۆ کاک ئامانج بۆ کاک میرشاد بۆ هەچی کاک و دادە و دار و بەردەیە سپاس بۆ کاکە دارکۆ بۆ کاکە مەمە عەزێتمان سپاسانەکەم سپاس بە خێراتنی وەکووتم ستافی وار تیڤ یەکەم داوای لێبوردنیان لە یەکەم زۆر دەمێکەی ڕامگرتون ئیشەڵڵا دوای بەرنامەکە لە خزمەتان نابم خۆشەویستان بە یەک گۆرانی کاک ئامانج محەممەد من لێرە ئێمە کۆتایی بەرنامەکەم تا یەکشەمەکەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم هیوای زوو چاکبوونەوە بۆ کاکە ڕێبازی دیجەی ئیشەڵڵا خوای گەورە شفای بات و زوو چاکە بێتەوە لێرە هاتمە کۆتایی بەرنامەکەم تا ڕۆژی یەکشەمەکەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم و خواتان لەگەڵ بێ ئیشەڵڵا گەنمە شامی لەو خوارە پێی دەڵێن گوڵە کابە گەنمە شامی لەو خوارە پێی دەڵێن گوڵە کابە خۆ مرشێتی باڵە دەبووم بە چل پیر و ئەسحابە خۆ مرشێتی باڵە دەبووم بە چل پیر و ئەسحابە ئەرێ وەی 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 ناسکۆڵە نازدار وەخەی سەتێ لالام دەنیشای بە کوێری چاوی کابرەی
دەوەرە بم دەرێ ماچێ نۆش بێ بابێتە سەردەی دەوەرە بم دەرێ ماچێ نۆش بێ بابێتە سەردای هەلێرە تاک و بۆکان ڕای دەکێشم خیابان هەلێرە تاک و بۆکان ڕای دەکێشم خیابان یان بە ماشێن دەیگەێنم یا بە فڕۆکەی ئاسمان یان بە ماشێن دەیگەێنم یا بە فڕۆکەی ئاسمان ئەرێ وەی 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 ناسکۆڵە نازدار وەخەی سەتێ لالام دانیشای بە کوێری چاوی کەبرەی دەوەرە بم دەرێ ماچێ نۆش بێ بابێتە سەردەی دەوەرە بم دەرێ ماچێ نۆش بێ بابێتە سەردای